وەرگرت گەر باسێکی ئەوم بۆ بکەی ئەمە چۆن بوو و باسێکی ئەم پۆستەش بکەی. سپاس دیارە من لێرەوە بێ سپاسی یەکەم جا کەناڵی کێرکووک کەم هەمیشە ئەگەر یانی ئەم کەناڵانەیە خۆتەمە لامان نەبێ بە تایبەت کەناڵی کێرکووک چووکە هەمیشە لە ڕۆیشتنمان بۆ دەرەوە تاکو دێنەوە دایان راپۆرت و لایڤ و ئەواکەن بە خۆشحاڵیشەوە یەکەم کەس کە پیرۆزبایی لێم کرد کە من پەیوەندی کرد بە ڕێز کاک عیماد و بەڕێوەبەری دەستگای میدیایی کێرکووک من سپاس یەکەم سپاس بۆ هەموو کارمەندانی کێرکووک بۆ ئەوانەی کە پیرۆزبایان کرد بۆ جەنابێت بۆ هاوڕەکانم لە گروپی شانووی هەوار تەوان هاوار فارس و کاکدارە و هاوسەر و کاک هۆزان و هێمن و کاک عەلی و کاک بەرهەم هەموو ئەمانە ڕۆڵی گەوریان هەبوو بۆی من بتوانم چاو فۆکسی ئەم ڕێکخراوە جیهانیە لەسرم بێ تەوا من ئەم بەیانیە ینی داوێکە دوێنە شەو پەیوەندیت کرد سێرجێکم کردە ناو لەبەرەوەی تازەم وەکو ئەندام بوون لە ناوەندی ڕێکخراوی بڵین شانۆکارانی بێسنوور ئەوان پەیجیانێ هەم بڵین پەیجێکی ڕەسمیان هەیە ئەم شوێنە سەر بە یونسکۆیە بارگای سەرێکیان لە فنلەندە و لە ئەمریکایە تەمان شانۆکارێکی ئەمریکی لە 2023 ئەم ناوەندەی دامەزراندووە چۆنیش دای مەزراندەوە بۆی ئەڵەم پەیوەندیەکیان هەیە بە وڵاتانی عەرەبیەوە لە فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی مەسڕی تەجریبی لەوێ بووە کە گەڕاوەتەوە لە 2023 بۆ ئەوەی پەیوەندی بە هەموو جیهانەوە بکە یعنی بیر لەوە کردوتە ناوەندێک دروستکە یعنی لە ئەمریکاوە هاتوۆتە مەسڕ هاتوۆتە قاهیرە ئەو فستیڤاڵی بینیوە فستیڤاڵی تەجریبی کە دەیان هونەرمەندی عەرەب و غەیری عەرەب و زمانەکانی تر ینی ئەوە هاتوۆتە مێشی بۆ ئەوان پەیوەندیان بەم خەڵکەوە نیە بەم شانۆکارانەوە نیە کە لە هەر زەمینێکی ئەم سەرزەویە شوێنێکی ئەم سەرزەویە شانۆکارەیە کارەکە و بەڵام پەیوەندیان نییە بەیەکەوە بیری لەم ناوەندە کردوێتەوە بۆیە باسەواکە من بەیانێ کە ویستم بزانم من یعنی لە ناوەندەکە بە ڕەسمی وەکو ئەندام ناسێنراوم یاخۆت هیچ شتێک سەبارەت من هەیە کۆتا پۆستیان بڵێن پەیجی ڕەسمی ناوەندی شانۆکارانی بێسنوور ناوی من لەوێ نووسراوە کە وەکو پیرۆزبایی ئەکات چکە بۆ سەرەتا بوون وەکو ئەندامبوونێ قورسە تۆ نازانێ ئەم ڕێکخراوە کارەکانی چۆنە چییە بەڵام بە خۆشحاڵەوە لە ڕێی برادەرەکان و خۆشم کۆمەڵە سێرجم کرد ڕێکخراوێکی زۆر ئەکتیڤە 800 ئەندامی هەیە لە هەموو دنیا لە هەموو وڵاتەکان ئەندامی هەیە سەرەتاوان ئێوە باشتر دەزانن مێشکیەکی بڵین خەڵکی ئەوروپا و ئەمریکا وەکو ئێمە پەلەیان نییە بە تەدریجی و بە ئێواشەواش کارەکانەکەن من هەر لە یەکەم ڕۆژەوە تەما ئیمێڵێکم بۆ هات نەشەم بزانی ینی کەسیش ئاگداری پێشتر هیچ بۆ نمونە تیر و پشکێک بوویان چی بوو ئەو بابەتە نەنا بە هیچ ئاگدار بووی خۆت نە بە هیچ شێوێ ئاخر بەشداریمان خۆتانزان گروپی شانووی هەوار بە شانۆی سەلمە بە زمانی کوردی و عەرەبی لە شانشینی عومان ئێمە بە خۆشحاڵیەوە دوو خەڵاتمان هێنا باشترین یەکتری کرد بۆ هاوار فارس باشترین دەق بۆ دکتۆر دڵشاد لەوێ چەند کەسێک هەر ڕەفیق من بەس من نەمزانی ئەوانش ئەندامی ئەم شوێنن دوای ئەوەی کە ئەندامەکەم بۆ هاتەوە هەستم کرد ئەوانش ینی تەئسیری خۆیان هەبووە یاخۆت قسەیان کردووە ئەم ڕێکخراوە سێرجەکە بۆ کەسانی کە لە وڵاتەکەی خۆیان ئەکتیڤن یاخۆت گۆڕانکاریەکیان کردووە لە ڕەوتەکە بە تایبەت لە ڕەوتی شانووی یعنی لەگەڵەوەیش من ئاگام لێیە کۆمەڵی ئەندام هەیەیانە لاوازە یان سستە بەڵام هەر ئەندامیانە ئەوان گرنگە لە هەر وڵاتێک کەسیشیان هەبێ بۆی معلوماتی شانۆ ڕەوتی شانۆ بگەێنێتە ئەم ناوەندە باشە باسێکی ئەوم بوو کە ئیمێڵەکە هات ینی ڕاستەخۆ ئەوە دانرا بوو کە تۆ بووی بە ئەندام یاخود ئەوەت بۆ هات کە تۆ ڕازیت ببیت بە ئەندامیان چۆن بوو ئەمە نەخێر کە یانی سەیرم لەوە دێ کاتێک تۆ ینی شوێنێک داوای ئەندامبوونت لێەکە پێشتر
پرست پێکە ینی بۆ مناڵێ ئێمە پێمان خۆش ینی هەروەکو ئەمە ئەتەکێتە بەڵام ئەمان لەبەر هەر بە ناونیشانەکەیان شانۆی بێ سنووریانی سنووریان نییە بۆ پەیوەندیەکان تعریف و پێناسەکەیشان ئەوەیە ئەوان پەیوەندی دروستکەن پەیوەندی لە نێوان هەموو شانۆکارانی جیهان و بزانن شانۆ لە هەر سوچێکی ئەم دنیاە هەبێ ئەوان پەیوەندیەکە دروست بن ئەوان گرنگی ئەم ناوەند و ڕێکخراوە ئەوەیە پەیوەندی دروستکە ڕاستە و خۆ من ئەمێڵێکم بۆ هات لە ڕێگەی ژنە شانۆکارێکی ئەمریکیە ڕاستە خۆ ینی وەکەوە یەکەم جا سڵاوێکی کردوەوە خۆی ناسان ینی ئەوەی نەکرد بڵین تعریفی ڕێکخراوەکە ئەوە بکە دووەم ئیمێڵی کە هاتەوە یەک جەدوەلێکی گەورە دواتر چەند وێنەیەک دواتر سێکەم ینی نامەی ئەندامبوونەکەیشی ناردووە ینی ڕاستە و خۆ بێ کوردی وتی بێ سەلام و بێکەرام نانە سەرەتا سەلامی کردووە ناڵێ خۆی ناساندووە کورد دەڵێ یەکسەر خۆی کردنەوە مەوزوعەکەەوە ئیتر من بەڕاستی پێم خۆش بوو دواتریش سێرجێکم کرد پرسیارم کرد وتیان یەکێکە لەو ناوەندانی کە حەزان بەو کەسانەیە کە خۆیان ینی ئەو کەسانە لە بژێرن کە پەیوەندیان زۆر بێ دواتریش زۆر فعال بن لە وڵاتەکە لە هەمووی گرنگتر سیرەکەیش لەوە بوو معلوماتیان تەواو هەبوو لەسەر فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقامی کەرکووک ینی زۆر بە باشی باسی کرد ئەمە من بەقەت ئەندامبوونەکە ئەوەم دڵم پێخۆش بوو کە معلوماتی تەواوی هەبوو ینی ئەم ساڵ خولی چەنەمە ساڵی 2026 چییە هەموو بابەتەکان تەنانەت هەنێ گروپ یەکێ لەو گروپانە بڵێن گروپی چیلی بوو کە ئەم ساڵ هاتبوو ینی تەنانەت ناو چیلی هێنا ناو گروپەکەی فەڕەنسا هێنا وتی ئەم گروپانە بەشدار بوون وڵات ئەمە زۆر من پێم خۆش واتە ئەوان لەسەر ئەساسی کار و چالاشی گەورە خەڵ دەستنیشانەکەن و معلوماتەکەی فستیڤاڵی نێودەوڵەتیانی شەقام گەیشت بێتە فنلەندا و ئەمریکا و بۆ ناوەندێکی واجی دڵخۆشی دەستە خۆش بەجارێکی تر پیرۆزت بێمە دەستکەوتێکی گرنگ بوو هەم بۆ کەرکووک هەم بۆ شانۆی کەرکووک دوجار بۆ خۆت دوای ئەمە باشە تۆ باست لەوە کرد کە 800 ئەندام لەم ڕێکخراوەیان ئەو هەمویان شانۆکاری بەناوبانگی جیهانین کە لە هەر وڵاتێک و شانۆکارە یاخود چەند شانۆکارێک بەشدارن کاری داهاتوت لەگەڵ ئەوان قسەت لەگەڵیان کردووە بەنیازی چین چی ئەکەن داوات لیان نەکردو بێن بۆ کەرکووک سەردانی کوردستان بکەن سەردانی کەرکووک بکەن تەمام وەکوتم ئەم ڕێکخراوە کار لەسەر پەیوەندی بەربڵاوەکە تەمام کوردستان ئەناسن ئەزانن ینی هەولێر پایتەختە و تەنانەت معلوماتشان هەبووە لەسەر شانۆی بڵێن وەکو کوردی کە هەیە لە بەشی عێراقش بە هەمان شێوە چکە وتم ئەوان زۆر پەیوەندیەکەیان پەیوەندیێکی تۆڵشە لەگەڵ فستیڤاڵە عەرەبیەکانیشە بە پێی ئەوەی کە من وەکو سەرەتا قسەم کرد ئەوان ناهاتوونەتە کوردستان بەڵام وتی چکە ئەمە پەیوەندی بە یونسکۆ وایە کەسێکە ناسن لە هەولێر کە سەر بە یونسکۆیە نەکوم سەر بە منظەمەی شانۆکارانی بێ سنوورە لەبەرەوەی ئەوان ڕەبتیان بە یونسکۆ وتی ئێمە کەسێکە ناسین وەزەم ناوی عەدالەت گەرمیانیە من نایناسم بەسووتی شانۆکار نییە وتی ئەو سەر بە ڕێکخراوی یونسکۆیە وەکو منەظەماتی شەکە وتی ئاگامان لێیە کە شانۆ لەو سنوورە چۆنەوە وەڵام نەهاتوین هەمیشە ئەوانەی کە وەکو ئێمەی شەرقی کە ئاوا بیرەکەین پەلاکەین بۆی ڕاستەخۆ بچینە ناو مەوزوعەکانەوە من پێش وەکو ئەوەی کە دوای پیرۆزبایی و ئەوە پێشنیاری ئەوم کە چکە ئاگام لێی بوو ئەوایە بۆ ساڵی ئایندە ئەوان پێڵێن قمە ینی کۆبنەوەی گەورەی ساڵانەیان هەیە هەر جاری لە شوێنێکە لە وڵاتێکە دوو ینی لە پارەوە یانوێ لە تاران بیکەن چکە بۆ ئاگاداربوون تاران یاخود ئێران ئێستا لەسەر ساحەی شانۆیی یەکێکە لە ئەو وڵاتانی کە زۆر بەهێزە چکە شار و لادێ و شوێن نییە
شانوویتیانە بێ بە شەقام بە مناڵ هەموو بوارەکان گەورەترین فستیڤاڵ شانەیەکە فەجر داوایان کردو بوو لە تاران بژە بەڵام لەبەر ئەو وەزعی شەڕ و هاتنی میوان و لەم کاتێکە قەدەغەیە کەمێک ساردەوە منش ئەمەم بە دەرفەت زانی بەڕاستی ئیمێڵێکمان نرد داوامان کرد کە بێتە کەرکووک وەکو عێراق و کوردستان زۆریان پێخۆش و تقریبان ئەوانەی کە ئەکتیڤن بەتایبەت لەو بابەتە زۆربەی ئەندامەکان ینی پێیان باش و بەتایبەت سەرۆکی بڵین ئەم ناوەندە وتی کاری لەسەرەکەین تەبانە بێ مناقەشەیکەین و بکەینە پلانەوە ئەوان وەکو ئەمە بیر ناکەن تەنانەت جوگرافیای شوێنەکە کەرکووک لە ڕووی ئەمنیەوە چۆنە لە ڕووی ئابوووریەوە چۆنە ئایا گونجاوە ئەوە هەموو شانۆکارە بێتە ئێرانی تەختیت و بەرنامەی خۆیانەیە ئێمە یەک تەمان من بە ڕاوێژ لەگەڵ یەک دوو برادەرەکە ئاگداری ئەو ڕێکخراون ینی کۆمەڵە بەرنامەماندانە بەڵام هەستم کرد تۆزێک پەلەمان کرد تا خۆم بە برادەرەکانم وتم ئەبێ ئێمە خوێنەوە بۆ مێشی ئەوان بکەین لەبەر ئێمە ڕێکخراوە کاری پەیوەندی دروستکردنە دواتریش کۆمەڵە سێرج و ئەوان ئەیانوێ پەیوەندیان بە هەموو جیانەوە بێت تاکو ئێستاوی کە ینی وەکو وتم پەیوەندیشیان بە کوردستانەوە هەیە بەڵام بە شانۆکارێکەوەنا کەسێکە کە لە ڕێکخراوێکی بڵێ یونسکۆی بەڵام خۆشحاڵانە کەرکووک لەناو ئەم شارانە کەسێکیان هەڵبژاردووە نەک بۆ من بۆ هاوڕێکانم بۆ گروپشانی هەوارەگەر ئەوان نەبووایە بەڕاستی ئێمە دەستە جەمعی کارەکەین بۆ هەموو کەرکووک بۆ هەموو کوردستان تەوەن تاکڕەوانە یاخود بۆ مەسلەی شخصی من بەکاری نایەنم هەر بۆ ئەم شارەیە هەر بۆ شارەکانی تری کوردستان و عێراق هەر پرۆژەیەک هەر بابەتێک هەبێ پلانی ئەومان هەیە ساڵی ئایندە وەکوتم داوامان کردووە ئەو کۆبوونەوەی گەورەی کە 800 ئەندامە بێتە کەرکووک جا بە هیواین ئەم هاتنەیان کاریگەری بەسەر شانۆ شەقامەوە نەبێت بڵێ مەشغوڵی ئەوە بوومە شانۆی شەقامەوە لاوە بنێ نەخێر شانۆی شەقام ینی شوێنی کردوەوە لە دڵی هەموو تاچێکی هەنە کەرکووک کوردستان و عێراق و ئێستا وەکوتم ینی ناوەندێکی بەو جۆرە لە فنلەندا و ئەمریکا ئاگای لێبێ بە دڵنیایەوە نە من ینی ئەو بێوجدانیە کەم نە هاوڕەکانم لە گروپیشانی هەوار و بڵێن لە ژنەی باڵا نە بەرپرسانی ئەم شارێش بەڕاست ینی چەندی ئێمە خەمخۆرین بەرپرسانی ئەم شارە هەر لە بۆنێ کاک ئاسۆوە کاک ئاسۆ مامن کاک ڕێبوار کاک خالید کاک شاڵاو محەممەد کاک ڕێبین جەنابی وەزیر کا حەمە کاک نەجات لە وەکو نوێنەری کاقوبات هەموو ئەمانە ینی بەڕاستی دڵیان لای ئەم کارەیە وەکو ناوەند فریالخان هەموو برادران بەرپرسان ئێرە ینی قەناعەتەکەم کە ساڵ تازە دێ یەکەم پلان و یەکەم بیرکردنەوە خۆتەزانی خۆت زۆر ئاگداری لە ینی وەکو ئەعلامی وەکو هاوڕێ ئێمە لەناو فستیڤاڵی خەڵک ئەو چەند ڕۆژە هەستەکەی ینی جەژنەیە هەستەکەی هەموو شەقامەکان هەڵدڵی خۆشە بۆی ئەمە ڕووداوێکە نازانم مەگەر قەیران و بە جۆرێک لە جۆرەکان ئێمە ڕاکرێ هەرچەند ئێمە لە گەورەترین قەیرانە ینی بێپارەی و بێموچەیی بە پشتیوانی خوا ئەو هاوڕێیانەمان بە تایبەت کاک ئاسۆمامەد ئێمە نەمانێش بۆستێ ینی حکوومەت و وەزارەتەکان وەستان لە کوردستان بەڵام فستیڤاڵ نەوەستا ڕاستەکەی زۆر باشە باسی ئەندامبوونمان کرد با باسێکی گروپی شانۆی هەواریش بکەین گروپی شانۆی هەوار من لە سەرەتای پرۆگرامەکەش ئاماژەم پێکرد کە باسی گروپی شانۆی هەوار بکرێ بە باسی خەڵات و دەستکەوت و فێستیڤاڵ و تر سەردانیکردنی وڵاتان و کاری تازە بکرێت تازەترین کاری گروپی شانۆی هەوار جگەلەوەی کە بەشداری فێستیڤاڵێکتان کرد لە سەڵتەنەی عومان چییە و چی بووە و پلانیشتان بۆ ساڵی ئایندە چیە بێت طبعا پلانمان هەموو ساڵە یەکەم کار فستیڤاڵە ئەم ساڵان تر تۆزێک نەک تەمەڵیمانە کرد لەبەروی خۆزدانی ئەبێ بودجە بیر لە بودجە بکەیتەوە ئەم ساڵ بە تەمای لەمانگی یەک بیر لە بودجەی فستیڤاڵکەین و ینی ئەو شەڕی ئەو ڕاکەڕاکی بە دوای پارێچکە ینی بەشەی سەرەکی بڵین پاڵپشتی و سپۆنسەریە ینی بڕواکی تاکو ئەم دەقەیە ئێمە بەشێکی بودجەکە ئێمە قشتا قەرزە لە سەرمان ئەمە هەموو فستیڤاڵەکانی جیان وایە یان سێگەنی زارێتێتە ناو ساڵەکەیکەوە
بەڵام پلانی گروپیشانی هەوار ئێمە نایڵین ئەم دەڕۆژە تەواو بێ کە بۆ سەری ساڵە ینی من بە ئەندامەکانم وتە ئێمە لە پرۆژەیەکی تازە بووین بەڵام ئەو پرۆژەیەمان ڕاکرد لە ئێستاە بەڵام ئێستا ئەچینە پرۆژێکی زۆر گرنگەوە شانۆیەکە تاوان سەلمە بۆ خۆی پرۆژەیە وەکو پرۆژە لەبەر پرۆژەیە قەزیەیە جینۆسایدە هەر کاتێک هەر فستیڤالەکە شوێنێک چکە ئێمە تومحمانەوەیە سەلمە بچێتە هۆڵندا بۆ دادگای لە های بۆ ئەوێ دروست کراوە گەورەترین شەڕژمانە بێ لە بەردەم دادگای لە های ئەو پەیامە بگەێنین هەمووکو نووسەر هەمووکو ستافۆکو ئەو ئەمە بۆ خۆی ئەمێنێ بەڵام تازەترین کارمان شانۆیەکە لە ڕۆژانی داهاتوو ئەچینە پرۆڤەوە بە 4 زمانە کوردی ئینگلیزی عەرەبی درامایە خۆت ئەو شێوازی کە لە سەلمە کارمان کرد بەو ستایلە قۆناغێکی تەواو ئێمە ئەڕۆین چونکە هەم ئەکرێ بە مۆنۆدرامە هەم ئەکرێ بە دیۆدرامە هەم ئەکرێ لە ناو هۆڵە هەم ئەکرێ لە دەرەوەی هۆڵە وەکو فەزای کراوە ئەوەی کە دەقەکەی نووسیەوە تەبان دیسانە دکتۆر دڵشاد مستەفایە وەکۆی کە سەلمەی نووسی بە ناونیشانی پەلکە زێڕینە بەڵام من وەکو دەرهێنەر هەمیشە یعنی ئەو حڕێتم لە نووسەر وەرگردو ناوەکەی گۆڕم هەر لە ئێرەشەوە ناوەکەی یان ئێمە با بۆ یەکەمین جار لە پرۆگرامی بەیانی باشەوە بێت ناوی تازە ئەم نمایشە زۆر جیاوازە بێ قەزیەیەکی ڕۆژە بەتایبەت لە ئەوروپا زۆر باوە بابەتەکە زۆریش هەستیارە زۆریش ینی ئێمە بێ بیری لێ بکەینەوە چۆن تەڕحیکەین بە هەر لایەکی تەڕح بکرێ ینی خەتەرایەتی لێ ئەکەوێتەوە لەوێت کۆمەڵی ڕێکخراوی جیهانی لە ڕووی ئاینیەوە زیاتر لە ساڵ و نیوێکە ئەم دەقەم لە بەردەسە زیاتر لە 5 جار کراوەتە دەقێکی تر دیسارێکی تر نووسراوەتەوە باڵێ 5 جار پرس بە مەلاو ئەوقاف کراوە حاڵەتی دەرونی وەکو کۆمەڵناسی پرس کراوە دکتۆر بابەتی کۆمەڵایەتی وەکو سێرجی عالەمیانە لەسەری کراوە هەموو ئەم بابەتانە تەواو بووە ئێستا دەقەکە ئامادەیە ئەکتەرەکان لەم ئیشە 3 کاستە واتە 3 کاست خۆی دوو کارێکی دیۆدرامایە بەڵام ئەوانەی کە لێرن هەوار فارس دارا عەزەدین هۆزان شێرزاد هاوسەر ئەکتەرێکی فارسی ئەکتەرێکی تونوسی واتە بە 3 ستاف ئەم ئیشە ئەکرێ ناوی ئیشەکە ئەوەی کە بیرم لێکرێت تا ئێستا سابت نەبووە من ئارامم ئەم ئیشە باس لە بابەتی دووڕەگەزەکە ئەوەی کە ئێستا بۆ نمونە دنیاە خەڵق قسەی لێ لە ڕووی ئاینیۆ قسەی لەسەرکرێت لە ڕووی کۆمەڵایەتیۆ قسەی لەسەرکرێت لە ڕووی حتا لە ڕووی سۆشیال میدیاوە لە ڕووی دەرونیەوە هەموو ئەم حاڵەتانەمان خوێندنەوەمان بۆی کردووە بابەتێک کە بەڕاستی ینی کات دقەکە بەس دقەکە ئەخوێنیتەوە من وەکو دەرهێنەر چەند جار ئەو دەقەم خوێندێتەوە ینی ڕۆژێک کامل تووشی کە ئاباوی لەبەروی بە جۆرێک نووسراوە ئێستا کراوەتە بڵێ وەکو کوردەکەی حازرە دەقەکە دراوەتە ئەکتر تەرجەمە کراوەتەوە عەرەبی حازرە تەرجەمە کراوەتە سەر ئینگلیزی حازرە بەس فارسیەکە ماوە ئەکتەرە کوردەکانمان ئازانی عەرەب و فارس و ئینگلیزەکەش دیاریکراون یاخود جارێ ئەوان هەموو ئەوەی کە وەکو معلوماتە بێسە گروپیشانی هەوار بەس ئەکتەری ناوخۆیی نییە ئێمە ئەکتەرێکمان هەیە ئۆغێلەوەی کە پێڵێن عایشە ئەو بەتە ئەکتەری سەرەکی ینی لە گروپیشانی هەوار دوو ئەکتەرمان هەیە لە تونس دووچیان کچن هەم ئامنە هەم ئەکتەرێکی تازەوە لەم کارەیە لەبەرەوەی بە دوای شکڵ ئاگەڕین بۆ ئەوەی بگونجێ لەگەڵ ئەم نمایشە ئەکتەرێکی ترشمان هەیە لە ئەسفەهانە لە ئێران ئێستا بۆ ئەم دەقە حازر کراوە هەموو ئامادەکارەکان کراوە هەفتەی ئایندە ئێمە وەکەوەی کە لە کەرکووچین ئەکتەرە کوردەکان و
بەڵام ئەکتەرە کوردەکانی سەبوون هۆزان بە زمانی ئینگلیزی نمایشەکە ئاکە هاوسەر بە زمانی عەرەبی هاوار بە کوردی دارا بە کوردی ئەم چوارە لەگەڵ ئەو دوانەی ترە تێکەڵاویەک دروستەکەین ئەیکەینە سێ ستاف یعنی سێ نمایش سێ کاست لەکوێ بمانەوێ ئەوروپا بێ بە زمانی ئینگلیزی ئەو ئەکتەرەی بڵین فەڕەنسیەکەش باوان شێ عایشە ئەوش ئامادەی دەربڕێەوە لەم کاتشکە زۆرێکی بەدڵ بوو لەبەرەوەی وتی ئێستا قیمەی بابەت و بابەتی ڕۆژ بە تایبەت لە ئەوروپا مەسەلەی دوو ڕەگەزی و مەسەلەی ینی بۆی بابەتەکە یەکلا بێتەوە ئەمە هاو ڕەگەز بازی نییە بابەتەکە نە باس لەو ئینسانانە کە خودای گەورە کە دروستیانی کردووە بۆ حاڵەتە دروستیانی کردووە بۆ منە پیاوێکە بەڵام جنسەکەی ژنە بۆ گۆڕینی ڕەگەزیش کاریگەری هەیە لەسەر ئێمە ناچینە سەر بە جۆرێک لە جۆرەکان گۆڕینی ڕەگەز نە بەڵام وەکو شکل ڕێکەچێت باس ئەوواکە بەڵام ئەم کارکتەرە من ناموێنی تەفاسیل بدەم بەڵام بەڕاستی معاناتە ئێمە ئەمانەوێ چارەسەر یا خۆت معاناتی ئەم کەسە بینە پێش چاوی بینەرێک کە زۆر جار بەگاڵتە و گەپ و بە تەنزەوە باسەکرێت بەڵام بەڕاستی چارەی نییە ئەم کەسایەتی یعنی کەسی سێیەمی ئینسانە ئێمە نێر و مێمان هەیە بەڵام ئەم کەسە وەرەیەک لای کێرەوە بۆ خۆشی ئەچێتە سەر و قاڵبی کە ئەوانەی ڕەگەز ئەگۆڕن چکە وەکو وتم ئێمە پرسیاری دنیامان کردوە لە مەسەلەی تەندروستی و وەکو تۆپ چکە ئەمە هارمۆنی گۆڕینە ینی ئەم ئینسان ئەگە پیاو بێ هارمۆنی بڵین ئەو هارمۆنیەی کە گۆڕانکاری بەسەرادێ بۆتە ئەو حاڵەتە باش ئەمە تازەترین بەرهەمی گروپی شانۆی هەوارە بێ ئەچێتە ساڵی ئایندەوە نمایشەکەی وایە لە بەرەوەی چەند ڕۆژێکی کەم ماوە و دەست بە نمایشەکەن لە چەند ڕۆژی ڕابردووە نمایشێکی ترتان کرد لە یەکێک لە زانکۆکانی ئێرە باشە ئەمە چی بۆ من نمایشە گەر باسێکی ئەوەمان بکە ئەمەش کارێکی تازای گروپی شانۆی هەوار بوو یاخود کارێکی کۆم بوو بەڵام تازەتان کردەوە کارێکی گروپی شانۆی هەوارە تازە بوو تقریبا بۆ مانگێک ئێمە کارمان لەسەری کردبوو فەزای کراوەیە ئەوەی هی ناوهۆڵ نییە بە زمانی عەرەبی بوو 6 ئەکتەر دەورێ بینی بە خۆشحاڵیەوە هاوسەر ئیدریس یعنی وەکو ڕۆڵی سەرەکی ئەکتەرەکانی ترمان لە کەرکووک ئێمە ماوەی مانگێک ئامادەکاریمان بۆ کرد لەگەڵ یەکێک لەو ڕێکخراوانی کە لەسەر توندوتیژی و تونڕەوی بوو بابەتی توندوتیژی و تونڕەوی نووسینی ئەم دەقا مەلاک ئەحمەدە ئەنی بە خۆشحاڵی وامش ڕاگەێنم لە ڕێم نمایشەوە کەسێکمان دۆزیەوە کە بەڕاستی ئەزانێت دەقی شانۆ بنووسێ یعنی ئەمە معلومە لای شانۆکاران ئێمە نووسەری دەقی شانۆمان زۆر کەمە هەر ئەمەنە کەمە ینی کاتێک کەسێک ئەدۆزیتەوە دەقی شانەوە نووسێ هەستەکەی یعنی خەبەرێکی زۆر خۆشت پێگەیشتووە بەڕاستی ئەم منەظەمەیە لەگەڵ ئەم کچەیە تەمان کەرکووکیە بەڵام عەرەبە بەڵام بەڕاستی مستەقەفە بەڕاستی باگراوندێکی گەورەی سەقافی هەیە لە هەموو بوارەکانە بە تایبەت لە شانۆ تەمان من وەکو معلومات ئەم کەسە لە نووسەرانی عێراقە چیرۆکە نووسێ ڕۆمانە نووسێ شەعرە نووسێ بەڵام بە جۆرێ دەقەکەی نووسی بوو ئەزانی لەمای هەفتەیەکە ئەو کارە هاتە بەرهەم ینی بە تەمرینی یەک هەفتە هاتە بەرهەم تەنانەت کاری لەسەر چۆن بڵێ ڕێنمایی دەرێنەرەکە لەکوێوە داخلە ئەمە زۆر میمە ئەمە ئەو نووسەرانە کاری لەسەرەکەن کە خۆیان شانۆکار بن یعنی بەڕاستی ئەمە جێی ئومێدە هاتو مەلاک ئەحمەد کە خەڵکی کەرکووکە یەکێکە ئێستا دوای ئەوەی کە یەکەم جارە دەقی شانۆ بنووسێ بە دڵنیاییەوە ئەگەر بەردەوام بێ ئەم کەسە ئەم خاتونە لە ماوەی یەک ساڵا بێتە باشترین نووسەری دەقی شانۆ ئەمەنە بە ئاگاییەوە کاری لەسەر کرد پلانتان نییە ئەم نمایشە جارێکی تر دووبارە بکەنەوە بە تاکیدی سە پلانمان ئەوەیە ساڵی ئایندە بینێرین دوو فستیڤاڵەیە لە ئوردن بڵێن شانۆی کراوە فەزای جیاواز ئەم نمایشە کە ناوی بازنەی هیوا بوو
دایرەت الئەمەل ئێمە لە زانکۆی کتاب نمایشمان کرد دەنگدانەی گەورەیشی بوو لە ناو فێرخوازان زیاتر لە 200 تەلەبە ئامادە بوو لە ناو پێشنگای کتێبە ئەچێتە ئوردن پشتیوان بەخا لە ساڵی ئایندە لە فستیڤاڵی هەم ڕەحالە هەیە هەم توقوسی هەرچی کار لەسەر شوێنی جیاوازەکە بۆ فستیڤاڵانیش ڕواکە بۆ هەم لە تونس ئەمە دوای ئەوەی کە دەستکاریەکی تەواوەتی ئەکرێ لەبەر ئێمە زۆر بەپەلە ڕێکخراوەکە زۆر شپرزەی کردو بووین ئەوایە ئەو مانگی کە دانراوە بۆ بابەتی توندوتیژی ئێمە نمایشمان کرد. زۆر باشە. شانۆی هەوار یاخود گروپی شانۆی هەوار بەردەوام بەشداری لە فستیڤالەکان دەکات لە وڵات و شوێنە جیاوازەکاندا تازەترینیش یاخود سەڵتەنەی عەممان بوو کە بەشداریتان کرد دوای ئەوە هیچ پلانێکی تر هەیە هیچ شوێنێکی تر هەیە کە ئامادە بن بەس مابێ گەشتەکە بکەن یاخود بەم نزیکانە بە بەڵێ یەک دوو فستیڤاڵ هەیە تەمەناوە بانگێشتنامەکانیان بە خۆشحاڵیەوە بۆ سەلمەیە بەڵام بۆم ئیشە تازەمان بەڕاستی وای لە هاتۆ فستیڤاڵەکان بە حکمی ئیلاقاتە باشەکەی خۆمان ئەو پاشخانە باشەی کە لە نمایشەکانمانە کاتێ بەشدارە بین بە خەڵاتەوە ینی هەم لە فستیڤاڵی شانووی تەجریبی مسر کاتێ لە سەڵتەنی عومان بوون لەگەڵ دکتۆرە منتەها کە دکتۆرەیە کە بڵێن خەڵکی بەغای ئێستا بۆتە بەڕێوەبەری گروپی شانووی هەوار مناقەشەمان کە لەگەڵ سەرۆکی فستیڤاڵەکە وتمان کارێکی جیاوازمان هەیە قەناعەتەکەم لێوە بانگێشتنامەمان بوێت لە ئوردنیشەوە بەڵام سەلمە دوو شوێن هەیە کە لە ئەوروپایە یەکیان ئەڵمانیا یەکیان هۆڵندایە ئامادەکاری کراوە چاوەڕێی بانگێشتنامەکە بگا بۆی ئەو ڕێکارانە بینە سەر بەڵام بە دڵنیاییەوە لە 90 سەلمە لە ساڵی ئایندا ئەچێتە بەردەم دادگای لاهای لە هۆڵندا. دەستان خۆش بێ زۆر زۆر سپاس جارێکی تر پیرۆزە و جارێکی تر ئەو سەرکەوتانەی کە گروپی شانۆی هەوار بەدەستی هێناوە پیرۆز بێ لە خۆتان و لە سەرجەمکردەکان زۆر بەخێر بێ زۆر سپاس بۆ تۆ.